تەمەنی ئەو فەرشە تەماشای پشتەکەی کە وەکو پێشەکەیەتی ئەمە بەلانی کەمەوە تەمەنی لە 80 ساڵ کەمتر نییە ماشەڵڵا گەلێک زۆرە برێ بۆ دامناوە بەخێرتی عێراقا ئەمە یەک ئەمە بە دیاری دراوەتە نووری سەعید آخر رئیسی وزرای عێراقی بوو شعرەکە شعرێکی ڕەسافیە نووری سەعید و ئەبوو سەباحون یعنی باسی ئەوەی دەکە کە هەدیە کراوە مەبەستم یەشتا ئەلوگۆڕی کە لێرە کراوە لە کەرکووک ئەوە کەرکووکی حەقیقی ئەوە لێرەوە نەماوە چەمچەمەڵ دراوتە سلەیمانی ئێرە دراوتە تەکرید ئێرە دراوتە دیالە ئەوەندە ماوە ئەگەر تەماشاکەین لە ڕابردوودا هەمووی لێستاندێتەوە بۆی نفوزی کورد دەبینێ ئەنجا دەبێت ئێستا کورد شەڕی چ بکە کاکە شەڕی یەکتر بکەینەمە تاوان نییە بە ویژدانتان شەڕی کورد بکوژی نەخێ دەسەر ئێرە خۆت بەخت بکە ئێرە نەڕوە سنجار نەڕوە مەخمور نەڕوە خانەقین نەڕوە ئەمەیە مەسەلەکە کاکە ئەمە حەزەتی موسایە حەزەتی موسایە ئەمە ئەیش فەرشێکە ئەمەم لە ئەسفەهان کردی برێ بۆ کڕی داخل ئەسفەهانەوە برێ حەزەتی موسایە بە داوت کرابووین لە بۆ تاران وتم نایەین ئەگەر زیارەتی ئەسفەهانی لەگەر نەبی سەردیکار ڕۆژنامەنووسانی کوردستان شت بووە تەما بە فەرمونتان بینی ئەسفەهانیش کە چینە ئەسفەهان چینە بازارەکەی بازارێکی زۆر کۆنا هەندێک شتم لێ کڕی یەک لەوانە ئەوە بوو لۆ کڕیم ئەمە خۆی موسایەوەی کە پێغەمبەرە و بەران تەعلیماتەکانی پێی دەڵێن ڕێنمایی هەیە ڕێنمایەکانی کو مەسەن لە قورئان ئەوە مەکە لە تەوڕاتیش ئەوەیە مەسەلەن درۆ مەکە دزی مەکە ئەوە مەکە پێی دەڵێن ئەلوەسائل عەشر دەوەسیەتەکانی حەزەتی موسایەکە کە بەدەستەوەی گرتیەوە کە لە بۆ خاتری ئینسانیەتە مەسەلەن ئەمە هەندێ ئەوان ڕێز لێنان و ئەوانەی کە لە مناسەبات دایکیانە من بەم بەخشراوە ئەمە وێنەیەکی حاجی قادری کۆیی و لەگەر وێنەیەکی باوکی بەڕێ ئەمەش دەبین یەکەمین ڕۆژنامەی کوردستانە کە لە 1998 مقدار دەدەرەخان دەری کردەوە لە قاهرە یەکەم چاپخانی لێ بووە هەندێ تابلۆی ئەوە ئازاد شەوقیە یەک لە هونەرمەندە گەورەکانە دەچێ هەر لایەک ماشەڵڵا ڕۆمانەکە چیرۆکەکی زۆرە کۆمەڵە گوێنەشت هەڵواسیەوە لێرە مەسەرن ئەمە دەستەی دامەزلێنەری سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستانە ئەمە یەکەمین ئەنجومەنە ئەمە شاوشسکۆیە سەرۆکی ڕۆمانیا ساڵی 1970 کە هاتە بەغدایە ئەو کاک حەبیب محەممەد کەریم ئەو دەوە سکرتێری حیزب بوو منیش بەدیری جێدی تاخیر بووم لەگەڵ خۆمی بردم ئەوە باوکمە لەگەر تار تۆفیق ئەوە منم لەگەر دکتۆر کەمال فواد ئەوە لەگەر جناوی کاک مەسعود ئەوە لەگەر مەلیکی ئەسپانیایی ئەوە لەگەر مام جەلال ڕەحمەتی خوای لێبی ئەمە وەزیری ڕەشەنبیری سویسرای بوو و دیاریم لە وەردەشتی کوردی ئەمە لەگەر مەجلیسی عەلایە کە دانیشتین پێش ڕوخانی سەدامی ئەمە من و عادل مراد و جەلال خۆشناوین بەڵێ ئەو لێنە ئیساڵی 1940 یعنی 80 ساڵ ئەو باوکمە لەگەر جەماعەتی حیزبی هیوای هەولێر کە هاتوونێتە کۆیە ئەو ڕسمەوە خەزوورمە یەک لە عەبدوڵڵا سەعید ئەفسەرەکە یەک لە ئەفسەرە ئازادی خوازەکان زوڵباتی حراریان پێدەگوت ئەوی دیکە شەر باوکمە